وڵی ڕاستیەکەی هەر بەبوونی ئەم بەفربارینەوەم کەش و هەوا کە گۆڕاوە خەڵک حەزی لە دەروێ ئەوانش گەنجن تەبعاً حەزیان لە دەشت و دەرە و لە کەژ و چێوە لە خانە باخۆ شتانەیە ئیتر کوڕێکیان بڵێن دەراوسی ئەمەیە بە حکمیەوەی هەم تێکەڵین ئەم دەراوسین ئەم کە هەڵەبجە زۆری هەمووی هەر کەسوکاری یەکە هەمووشان گەنجەکان پێم وایە خەڵکی هەڵەبجەنەوە هەڵەبجەین هەمویان ئیتر دەرچوونە بۆ گەشت و بۆ بێتاقەتیوانە ئیتر گیریان خواردەوە بۆ نێم بەفروشتەوە دایکی یەکی چەند بڵێن ماڵی کوڕێکیان دەراوسیە من ئەم ناسرایش ئیتر لە ماڵ ئێمە بێتاقەتە ڕاستی ئەمەش لەبەر خاتری بەڵێ بەڵێ لەبەر خاتری دایکی لەبەر خاتری ئەو خۆی و هەمویان هاتوین بە دەمیانە تا بزانین بزگار بکەن و بێنە خوارەوەی شەڵە هاتە خوارەوە چی فێڵە وەڵی من نازانم من حەز ناکەم دڵی گەن دراوسێک ئامۆژگاریان نەکەن ئامۆژگاری بەڵێ ئامۆژگاریمان هەیە بۆیان و من حسابی کوڕی خۆمیان بۆکەم یان وەک وەک کوڕی خۆم سیدەکەم و خۆشیشمەیان زۆر حرمەتیان هەیە لای من چ خۆیان چ عایلیان چ بنەماڵیان ئامۆژگاریمان هەیە بۆیان بەڵامی تر بە شێوازێکی نەرم پێش بەفرەکە ڕۆشتونەتە ئەوێ یا دوای بەفرەکە پێم وایە لەگەڵ بەفرباری نەگاکە بەفرباری تر شارە خرۆشی هەموو کەسی حەزی لە گەشت و گەڕان